ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی ئەو خەڵکی خۆمان ئاشکەینەوە، ئەو دەنگانەی خۆمان کۆ بکەینەوە، بۆ پیشانی بین ڕەسەنایەتی یەکێتی و مەنتەقەی برادۆست پیشان بینەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان، چەند پەرلەمەنتارێکی بەهێز و بەڕێز بنێرین بۆ بەغا تاکو لەوێ شەڕتان لەسەر بکەن. کاک بافڵ ئیسپاتی کردووە کە بە وەفایە بەرامبەر بە یەکێتیەکان، بە وەفایە بەرامبەر بە تاک بە تاکی ئەندامان و کادری یەکێتی، و سەرماندوویەتی کە شەڕەکە لەسەر یەکێتی و لەسەر یەکێتیەکان و لەسەر کادرەکانیشمان. بۆیە بێخەم بن کەسێک ئەمڕۆ سەرۆکی حیزبەکەمانە کە جەریئە، خاوەن وعی خۆیەتی، خاوەن قەرارە، خاوەن ڕوئیایە و خاوەنی سەرکردایەتیەکە کە ئەمڕۆ کە پشتی گرتووە، خاوەنی حیزبێکە کە ئەمڕۆ جێی ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. لەوانەوە بیگرە تاکو ئاخر سەردانی کاک بافڵ بۆ چارەسەرکردنی پرسی موچە کە بە ئاعترافی سەرۆکوەزیرانی عێراق و حتا بە ئاعترافی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بە ئاعترافی هەموو چاودێرە سیاسیەکان ئاعترافیان کرد کە ئاخر ڕێککەوتن لەسەر پرسی موچە لەسەر دەستی کاک بافڵ بووە. ئەمە ئەی سەرمێنێ بەڕێزان، ئێمە ئەو حیزبەین کە ئیشەکەین، وەکو ئەوانەی تر نین هەر لە ماڵەوە دانیشین و ببۆڵێنین و وەکو هەندێلانی تریش نین کە هەر بمانەوێ وەزعەکە تێک بدەین. ئێمە لەگەڵ چارەسەرین، ئێمە لەگەڵ ئاشتین، ئێمە لەگەڵ برایەتین، ئێمە لەگەڵ پێکەوە ژیانین، ئێمە لەگەڵ چارەسەرین.